دیمەنەکانی یاریەکانی خولی تۆپی بالەی یانە بژاردەکانی عێراقا کە یاریەکانی ئەمڕۆ شەمە لە هۆڵی داخراوی کۆلێژی پەروەردەی جەستەیی و زانستە وەرزشیەکانی زانکۆی سەلاحەدین لە شاری هەولێر بە بەشداری هەفتیانە دەستی پێکرد لە یاری یەکەم و کردنەوەی ئەم قۆناغە یانەکانی جەیش و دەغارە بێگەیشتن یاریەکەش بە سوودی یانی جەیش بە ئەنجامی 3 جێم بەرامبەر بە جێمێک کۆتایی هات. ئەمڕۆ لە یەکەم یاری خۆماندا بەرامبەریانی دەغارە توانیمان سێبەیەک بە ئەنجامێکی زۆر باش یاریەکە لە مەسلحەتی خۆمانە بە کۆتایی بێنین. ئەمە سێ نقاتی یەکەم یاری بەجددی زۆر گرنگە بۆ یانەکان و ئێمە توانم ئەوەتان پێ بڵم ئێمە نیوەی ڕێگاکەمان بڕێەوە وەکوی خۆتان ئاگادارن لەم کۆمەڵەیەدا لە کوێ 7 تیپ تەنها 4 تیپ سەرەکەوە بۆ سوپاس بەخوای ئێمە ئەتوانم بڵێم زۆر نزیک بووینێتەوە لەوەی کە تەنها 2 یاریکە بەرینەوە و یەکێکە بین لەو 4 تیپەی کە بۆ مڕەبع سەرەکەون. لە یاری دووەم و لووتکەی خولەکە پاڵەوانانی پار و پێراری خولەکە یانەکانی پێشمەرگەی سلێمانی و شوورتە ڕوبەڕوو یەکتر بوونەوە لە جێمی یەکەم یاریزانانی پێشمەرگەی سلێمانی ئاستێکی باشتریان لە یاریزانانی شوورتەی ڕکابەریان پێشکەش کرد و هەر بۆیش ئەم جێمەیان بە ئەنجامی 25 خاڵ بەرامبەر بە 20 خاڵ بە سوودی خۆیان کۆتایی پێهێنا. جێمی دووەم و سێم پێچەوانەی جێمی سەرەتا کوڕانی سەلاحکانەبی ڕاهێنەری پێشمەرگە لە ئاستێکی نزم بینران و بۆی هەڵەیەک بە دواییەکانیانەوە 2 جێمی بە دواییەکیان بە ئەنجامەکانی 25-21 خاڵ و 26-24 خاڵ دۆڕاند. جێمی چوارەم یاریزانانی شوورتە بۆ یەکلاکردنەوەی 3 خاڵ یاریەکە هاتنە نێو گۆڕەپان بەڵام یاریزانانی پێشمەرگە نەیانێژ ئامانجەکەیان پێکن و بەبردنەوەی ئەم جێمە بە ئەنجامی 25 خاڵ بەرامبەر بە 20 خاڵ ئەنجامی جێمەکانیان یەکسان کردەوە. لە جێمی پێنجەم و یەکلاکەرەوەی یاریەکە هەردوویانە تا 2 خاڵ ڕکابەری یەکتریان کرد و ئەنجامی کۆتایی ئەم جێمەش بەویستی یاریزانانی پێشمەرگەی سلێمانی بوو کاتێک ئەم جێمەیان بە 16 خاڵ بەرامبەر بە 14 خاڵ بردەوە. دوجاریانەی پێشمەرگەی سلێمانی یاریەکەی بە ئەنجامی 3 جێم بەرامبەر بە 2 جێم بردەوە و پێشمەرگەی سلێمانی 2 خاڵ و شوورتەش خاڵێکی یاریەکەیان دەست خست. ڕاستە ئێمە تۆزێ ینی بە ناڕەحەت بردمانەوە بەڵام شکر بۆ خوا کە لە ئەخیرا توانیمان 2 خاڵەکە دەستەبەر بکەین و بیبێنەوە. ڕاستە یەکەم یاری خۆی نابێتە قیاس بۆ یاریەکانی تر ئینشەڵا لە یاریەکانی ترە خوا مۆفەقمان کات و بتوانین سەرکەوتوو بین. سەرەتا بەنای خۆگەمەری ئێمە ئەنجامێکی باشمان بەدەستهێنا ئێمە توانیمان خاڵێک لەو یاری کۆ بکەینەوە کە تیپەکەمان زیاتر یاریزانی لاون ئێمە تەنها ئامانجمانەوەی کە لە 4 تیپەکەی ڕیزبەندی پێشەوەی خولی عێراقی بین ئێستا دەستخۆشی یاریزانەکان دەکەم یاریێکی باشیان کرد یاریەکە دەمانتوانین لە بەرژۆنی خۆمان بە کۆتا بین بەڵام شەنز یاوەرمان نەبوو لە کۆتاییەکەی نەمانتوانی لە بەرژۆنی خۆمان بە کۆتایی بینین. یاریەکانی خولی نوخبەی تۆپی بالەی یانە نایەبەکانی عێراق بە بەشداری هەفتیانە بە شێوازی خولبێ قۆناغ تا کۆتایی ئەم هەفتەیە لە هۆڵی کۆلێژی پەروەردەی جەستەیی و زانستە وەرزشیەکانی زانکۆی سەلاحەدین بەردەوام دەبێت و ئەگەری هەیە چاریانی پێشەنجی ئەم قۆناغ بەشداری قۆناغێکی تری خولەکە بکەن. ئومید ئیبراهیم، گەلی کوردستان، هەولێر.